لای ئێوە ئەگەر پیاوێک زۆر لەژێر کاریگەری ژنەکەی بێت چی پێڵێن؟ ئێمە سەرژنک ئێمە پێڵێن هۆمەری پێڵێن لە باشووری کوردستان تقریبا هەمووی وای پێڵە ینی پێڵەن هۆمەر بەڵام ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە جیاوازە. معناه هۆمەر چییە؟ هۆمەر معنەیەکەوێ هەیە مەسەرەن ناوە بەڵام ناڵم بە پێی ناوچە بڕینەکەی ئەو کەسێکە مین کوکەتیە بم باندۆرا ژنا خۆ ناوی و عەمەر بوویەنە ئەم سەرۆگۆزیرانی ئیسرائیلە تۆ بە ئەوەی یەک هەواڵی ڕووداوت بینیوە ئەوەی هەوراز پێشکەشیەکە باسی ئەم سەرۆگۆزیرانی ئیسرائیلی کرد کە هەموو دنیاگیری خواردە بە دەست ئیسرائیلەوە ئەویش بە دەست ژنەکەیەوە. یعنی شتی زۆر سەرنجڕاکێشی تیا بوو ینی زۆر ینی پیاوێکی ئاسایی ئەو شتانە لە ژنەکەی قوبوڵ ناکە ئەم سەرۆگۆزیرانە قوبوڵیەکە ینی دموکراسیە سەنگەر دموکراسیەکە ئەوە تۆ ینی گەشتوێتە ئەو ڕادەی ڕۆژێک لە قافڵەی سیارەکانی ئۆتۆمبیل کە لە شوێنەکەەوە دەچون بۆ شوێنێکی تر لە سیارەکە دایە بەزێنەی خاتە سیارەیەکی تر ئاخر چۆنە بێشتی دەبێتە شەڕیان جا ئەوە دیموکراتیت خوا تۆش قوبوڵی ناگەی ینی خۆی لێ تووڕە کردووە ناو سیارەکە بۆ بە شەڕیان خۆی لێ تووڕە کردووە هەواری کردو بەسەریا و تدی دابەزە ئەویش لەسەر جادە قافڵەی سیارەی سەرۆگۆزیرانی ئیسرائیل زلام گەلێک جاران وی تشتی تینە سەرێ ژنا هون بەحساوی ناکەن مەسەرە گەلێک جارە زلام هەنە ژن ji سیارێ ئاوێتنە لێدانە نەحەقی لێکردنە نابێ بابەت لێ ژنێک حکم لە سەرۆگۆزیران نیە ژنەکە سەرۆگۆزیران نییە بێ بابەت ژنێکی ئاسایی یان پیاوێکی ئاسایی ڕەنگە ئەمە زۆر نەبێتە بابەت بە سەرۆگۆزیرانی ئیسرائیل هێزا ژنێ دیار دکە مەسەرەن بنێرە نەتەنیاهو دکارە حکم لە ڕۆژهەڵاتە ناوین تەوی بکەنە زۆر سەرنجڕاکێ من دوای ئەوە بەڕاستی بۆ چونم لەسەر نەتەنیاهۆ گۆڕایتر من زۆر یانی شعبێتە کەتیەن هاتو لاواز طبعا ئاخشتی زۆر سەرنجڕاکێشی تیا بوو مەسەلەن دەنگ بەرزکردنەوەی ژنەکە بەسەریە ینی هەتا لە یەک هەواڵ تۆمارێکی دەنگی ژنەکەی تیا بوو لە جەم خەلکێ لە جەم کەسی تر لەناو هەموو کەسی ینی ئێستا هەموو کۆشکی سەرۆگۆزیران ئەزانێ هەموو ستافەکە ئەزانن کە ئەوەی حکومەکە لە ئیسرائیل ژنەکەیەتی نەتەنیاهویە ینی حتا لە ڕووی خواردن و جلوبەرگ و ئەوانەوە ئێستا یەکێک لە کێشەکانی خۆتەزانی ناتەناهۆ ڕوبەڕووی ینی تۆمەتی گەندەڵی ڕوبەڕوو بووەتەوە یەکێک لە کێشەکانی ژنەکەیەتی کە ساڵانە ملیۆنان دۆلار لە خواردن ئامادەکردنی خواردن و ئەوانە خەرجەکە لە بانکردنی خواردن لە دەرەوە دلیڤری هەتاڵێ لە یەک هەواڵی ڕووداوی شەتیایە بوو کە شێفی تایبەتیان هەیە بۆ خواردن دروستکردن بەڵام ئەو ساڵانە ملیۆنان دۆلار بەس لە خواردن داواکردن لە دەرەوە بانگەکە کە ئەمە یەکێک لە کێشەکانی نەتانیاهۆ ژنەکەیەتی کە ینی مەلەفەکانی گەندەڵی ژنەکەی تووشی کردووە و دوێنێ شەویش ئاکەتەستەی ژنێ بنێرن ینی ئەو قەت شتێ سوود و تاوانی نەتەنیاهون هاوی حەمی لەسەر ژناوی بێنە شتی زۆر ئەوەی تایە ینی چۆنە بە سەرۆگۆزیرانی وڵاتێکی وەکو ئیسرائیل ئاوە لەژێر تەئسیراتی ژنەکەیە بێ ینی تەماشا بەلکی ژنەکە گەلێکی بەعاقڵە مەسەلە بەلکی سەرکەوتنە نەتەنیاهۆ سەرکەوتنە زۆر بەهات و هاوارە زاڵە هەر عاقڵ نییە جا دوێنێشەی ئاخیر ینی دووە یەک هەواڵی ڕوودا و بڵاوبوویەوە هەوراز پێشکەشیەکە پۆرتاڵی ڕوودا و ئامادەیەکە تەبان بە جلوبەرگی ژاپۆنیەوە یەک هەواڵی لەسەر ژاپۆن نەتبینی لەسەر ژاپۆن بڵاوکردەوە ئەویش بە هەمان شێوە شتی زۆر سەرنجڕاکێشیتی هەبوو سەرنجڕاکێشتریان ئەوەیە کە زۆر باسی کارکردنی یابانیەکان ئەکات ینی زۆر کارەکەن میرۆیان ناسەکرد ینی زۆر ڕقیان لە پشووە ڕقیان لە وەرگرتنی پشوو ئۆف و مۆڵەت و ئەوانەیە ئاز دەبن یان یەتاڵێ ئەگە بە کارمەندێک یان بە کرێکارێک بڵێ تۆ ئۆفی بەیانی مێنێرەوە بە ئیهانەیە زانێ وازانێ لە ئیشەکە نازانێت وازانێ لە ئیشەکە خراپبووە بۆی بە ئیهانەیە زانێ ینی هەتا گەشتۆتە حاڵەتێکمانە بڵێن ئۆفی و مێرەوە گەشتۆتە حاڵەتێ ئێستا یابان ناچارە یاسایەک دەبکە کە بە زۆر يعني ساعتها ديار بك هر كسك چنە بێ ئیشکە ئەڵێ ئەوەندە ئیش مەکەن جگە لەوەش یاسایەک دەرکە بۆ مۆڵەت و بۆ پشودانی کارمەندان و کرێکاران ینی بە یاسا دیاری بکە بێ کارمەند تاواتوە بێ بچی پشوو وەرگری
برويجي أو قاسي بيش كتنا سنجر بري خو بدا جابون بري خو بدا ما مثلا جاني دوم يعني ولاتي ويران بو يابانيا كان جيما بەڵام ئێستا گەیانویانەتە ئەوەی کە 10 ساڵ پێش جیهانەوەن یعنی ئێستا یابان 10 ساڵ لە پێش وڵاتانی پێشکەوتووە نەگەمە لەوانەیە 50 ساڵ لە پێش ئێمەوە بن دەبکو شەرت و مەرجێن کارکردنێژی دوور ئاسانتر بن ji ber wê kê îzehac nabin zor giran îşkirdinan zor yani 21 carî waye 21 karjêr karekin axir senger keş û hewaya ciyê kar gelekî giring e atmosfer yani keş û hewa her çon bê 21 karjêr her zor e hêbidar yani tu çiyekî mesela keş û hewa çi ye her mandû debî her ew debî belam diyara yabanekan mandû nabin ca ştêkî seranrakêştir ew ye ewanê ke xanenişîne bin dananişîne mala açın dîsan îşekenەوە dîsan لە شوێنی دیکە کار دەکەن هەتا چیرۆکێکی سەرنجڕاکێشی بە ساڵاتوێکی تیا بوو کە خانەنشین کرابوو ئەویش ینی دوای خانەنشینبوونەکەی بێئیشە لە ماڵەوە چووە بەو هەموو گرێبەستانە چوو بوویەوە کە لەگەڵ ئەو کۆمپانیایانە کردبووی کە ئیشی تیا کردبوون لە یەکێک لە بڕگەکانە یەکێک لە عەقدەکانیان لەگەڵ کۆمپانیایەکی تەلیکۆمە ئەبینێ یەکێک لە بەندەکان جێبەجێ نەکراوە چەند ساڵ پێشتر ئەویش تەلەفۆن بۆ کۆمپانیاکەکە کۆمپانیەکە جوابی نادەنەوە 24,000 جار تەلەفۆن بۆ کۆمپانیاکە کات تا بزانە بۆچی ئەو بەندە جێبەجێ نەکراوە لە عەقدەکەیە دواتر کۆمپانیەکە وەڵامی دەنەوە دەچنەوە ماڵەوە بۆی ڕوونەکەنەوە کە بۆچی ینی مەبەستم یابانیەکان بەم کاریان وایان کردووە 10 ساڵ لە پێش جیهانەوە بوون هەست بە مەسئولیەتێژی دکن لە هەمبەری وڵاتی ئەوژی گرنگە مەسەلا ئەوروپیژی وسانە سەنگەر بیر و کالێنوان اختیارێنوان مەسەلەن لە ماڵێ ڕوونشتینە لێ هەر مەسەلا بۆ ئەولەکاریە گەلک کار دکن هەر پەنجەرەی ماڵا خۆدە تەماشا دکن لە دەرڤە بیانیەکی ببینن لە دۆروبەرێ یەکسەر خەبەرێک دنە پۆلیسان دەبێ کەسێکی بیانی مدیتیە نەخەلکێ vê deverêye hatiye du caran dora binayetê zîviriya hecebef çi ye tu jîngehê pîz bikî tu çopekî ziblekî bavê jî erdê yekser tên dibê midîtiye davêtiye ştêkî dîke بەتایبەتی لە سین یابان کە ئێستا زۆر پێشکەوتون لە ڕووی زانست و اقتصادیشەوە زۆر گرنگی بە کارمەند و کرێکارە دەن لە ڕووی ینی سایکۆلۆژی و نەفسیەوە من زۆر باسی سینم کردووە نیە چوون بۆ چوون بۆ حسیە اون هەمی زانن سەنگەر بەڕاستی ئاخر ناشتی شتی زۆر گرنگیتیایە کە ینی خەڵگە بێ بیزانێن ئێمە چوونە کارگەیەکی دروستکردنی مەکینەی سیارە ئەو مەکینەیە کە سیارە چوینە ئەوێ بۆردێک هەڵواسرا بوو ئەو ئیمۆجیانەی لە فەیسبوک و لە ئینستاگرام هەیە و پێکەنی و عاجزە و ئەگری و ئەوانە ئەو ئیمۆجیانیان دانابوو بەرامبەر ناوەکان ینی هەر کرێکارێک بەیانی دەچوار کارمەندێک دەچوو ئەو ئیمۆجی دائەنا کە تعبیر وەک خۆی وایە بۆ نمونە ئەو ڕۆژە دڵت خۆشە ئیمۆجی دڵخۆشەکە بەرامبەر خۆت دائەنێ ئەو ڕۆژێک کە نەخۆشی ئیمۆجیەکە دائەنێ یان عاجزی دڵت هێنا ئیمۆجیەکە دائەنێ لێمان پرسین چییە ئەوە لە ئیداری شەریکەکە کۆمپانیاکە وتی ئەوە دوای ئەو کارمەندانیان ئیدارە دێ تەماشایەکە بزانە کام کارمەندە وەزعی سایکۆلۆژی چۆنە ئەگەر کارمەندێک 3 ڕۆژ لەسەر یەک عاجزیەکە دابنێ ئەوەی ئیمۆجی کە ئەگری و عاجزیەکە دابنێ ئەوە بانگەکەن بۆچی عاجزی کێشە چییە چارەسەریەکەن ئەگەر پێویستی بە پشوو بێ پشووێ دەنێ ئەگەر گرفتێکی هەبێ لە ماڵەوە بۆ چارەسەرەکەن زۆر زۆر سەرنجڕاکێش بوو ئیدارامەژی و سابکە گەلێکی باشە ئێمە لە کوردستان حەزەکەی شتیوانی ئەبێ ئیش بکەی ئەبێت داوامی خۆت بکەی ئەو شتانە ناخوێننەوە بۆیە زۆر جار ینی ئەچیتە دایرەیەک کارمەندێک جەوی تەواو نییە لە کوردستان ئەچیتە فەرمانگەی گەچتە شوێنێک کارمەندەکە جەوی خۆی جەوی تەواو نییە بەتۆی ڕژێ ئیشەکەت بۆ ناکە ئیمالی تیاکە هەر قسەیە بکە تەقێتەوە بەسەرتا دەدیشینە دە دەڤێندن هەراور 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 حتا کوتوان مهرا و ئیمزاشتی دیکەی سین ماوە لە حەڵقەکانی شتی سین ماوە زۆر ماوە بۆتان باسەکەم چەند ڕۆژە دومای سەنگەرە ئەم شتێکە من باسەکەم بەهەشت ڕۆژ بوو